ئەم ڕۆبۆتە دەتوانن بۆ نمونە ئیشی گەاندن و خزمەتگوزاری بکات بۆ نمونە لە ژووری خواردن و چا حازرکردنەوە چای پێ دەدرێت چا لە ناو ڕۆبۆتەکە دادەنرێت ئەو ڕۆبۆتە دەیگەێنێت بۆ ئەو شوێنەی کە بۆی دیاری دەکرێت بۆ نمونە بۆ ئۆفیسی ڕقم 2 بۆ ئۆفیسی ڕقم 3 چایەکە یان هەر شتێکی تر بێت دەیگەێنێت یان فایلێک بێت لە کۆمپانیان لە ئۆفیسۆ بۆ ئۆفیسەی تر. ئەو شتانەی کە پێی دەڵێ بوو نمونە داواکاریەکان کە لی دەکەیت لە ڕێگەی دەنگەوە دەبێت یاخود لە ڕێی سیستەمێک هەیە لە نێو خۆی یانش لە ڕێگەی موبایلەوە باسی ئەوم بۆ بکە ئەگەر تۆزێکش نزیک ببیتەوە سپاس دەکەم. داواکاریەکەی لە ڕێگەی موبایلەوە دەکرێت لە ڕێگەی بەرنامەی خۆیەوە سیستەمی خۆی داخڵ دەکەیت و لەو ژوورەوە دەچێت بۆ ئەو ژوورە ئیشی خۆی دەکات و دەشتوانین بە سەوتی داواکاریەکەی وەردەگرێت و جێبەجێ دەکات و سیفەتێک تری ئەو ڕۆبۆتەژەوەیە کە لە باڵەخانەکانیشدا دەتوانێت ئیش بکات بۆ نمونە لە ئوتێلەکان دەچێت مەسعادیش بەکاردێنێ ینی بەبێەوەی هیچ نەفرێک دوگمەی مەسعاد دابگرێ مەسعادی ژوەر دەگرێ و تا حکوم بە مەسعادەکە دەکات دەچێتە بۆ نمونە تابقی جیەوە دەچێتە تابقی 2 لەوێ دەرگای مەسعادیشی بۆ دەکرێتەوە دەرگات چاوەڕوان دەکات تاوەکو ڕۆبۆتەکە دەڕات اینجا دەرگایەکەدا دەخرێتەوە. بەڵێ دەتوانێت زۆر ئاسایی و بەباشی ئیشەکانی خۆی بکات وەکو دەبینن ئەوە کامێرای هەیە هەموو حساسی هەیە چواردەوری خۆی بەوازحی دەبینێت ینی ئەوە نیە بڵێ لە شتێک خۆ بە شتێک دابدات لە شتێک نزیک بۆ یەکسەر هێواش دەبێتەوە و ئاراستەی خۆی دەگۆڕێت ئاراستەی خۆی گۆڕی بە شوێنێک تردا دەڕوات و ئیشەکانی خۆی جێبەجێ دەکات ینی ڕادەی زیرەکەی زۆر باشە.